F-15ەکانی ئیسرائیل توانیان لە ماوەی 48 سعات 82 فڕۆکەی سووری بخەنە خوارەوە لە جۆری میگ-21 و میگ-23. پێش پرۆگرامەکە زۆر باسی فڕۆکەی F-15 کرد و زۆر فەزڵت دا بەسەر فڕۆکانی تریشە. ئەمە هۆکارەکەی چییە؟ ئەوەندە مهمە فڕۆکەیە. F-15 ئێستامایان F-15ەیە. باشە. F-15 فڕۆکەیەکی ئەمریکیە کە دروستکرا. ئەم فڕۆکەیە تاکو ئەمریکا ئومێدی لەسەر تاکو ساڵی 2040 کە هەرەمێنێتن. یاری من پێڵم شای ئاسمان، ینی لە شەڕی ئاسمانە F-15 فڕۆکەیەکە نابەزێتن، زۆر زەحمەتە، زۆر بەهێزە، سەریعترین فڕۆکەی ئەمریکایە، سورعەتێکگاتە 2650 کیلومتر لە سەعاتێکە، مەشینەی زەخمی پێوێزە بەڵەحە زۆر بەقووەتە، جگەلەوە جانی زۆر بەهێزە، مناوەڕاتی زۆر بەقووەتە. ئێستا فڕۆکە مەسەڵەن بڵێن F-16 F-18 ئەتوانێت نۆجی بسوڕێتەوە، بەڵام F-15 لە شەڕی ساڵی 1991 11 جی کرد بەبێەوەی فڕۆکەکە بشکێ و باڵی لێبێتەوە بکەوێتە خوارەوە. لە شەڕی ئاسمانە خۆی بە پلەی یەک دێ، تایبەتی لە ساڵی 1982 کە F-15ەکانی ئیسرائیل توانیان لە ماوەی 48 سعات 82 فڕۆکەی سووری بخەنە خوارەوە لە جۆری میگ-21 و میگ-23. تەنە ئەوەی کە کەوتبێت سومعەتی بەرزە نەکەوتووە وەکوی F-16. F-16 زیاتر کەوتووەتە خوارەوە لە جیهانە. بەس لەم ئینا نەبێ، لەم شەڕا نەبێ لە کوێیت F-15 بەرگەی نەگرتە سێدانیان خستە خوارەوە لە جۆری یەکەی سترایکی ئیگڵ، ینی سیر بوو ئەوەیان. بەڵام لەو کاتێک کەوتە خوارەوە ئەم فڕۆکانە بڵین ئامادە نەبوون بۆ جەنگ، لە بەرزی خۆیانە نەبوون و تازە فڕی بوون، ینی پێوترێ هەدەفێکی ئاسانە بۆ لێدان، بۆیە خستیانە خوارەوە بەحاڵە. بەڵام ئەگەر بیتە سەر مێژووی، ینی تەنها فڕۆکەیەکی F-15 لە عێراق کەوتە خوارەوە لە 91 عەقیدێکی پیا بوو، بەڵام F-16 کەوتنی زیاترە. بەڵام وڵاتان بۆ F-16 هەڵەبژێرن. F-15 تۆ ئەبێ خاکی وڵاتەکەت گەورە بێتن، بەکەڵک وڵاتی نایە کە خاکی بچووک بێتن، چونکە مەسافاتی بەرز و دوورە ڕواتن. لەبەر ئەوە 16 مڵتی ڕۆڵ فایتەرە بۆ زۆر بەکاردێتن و زیاتر فڕۆکە لە جیهانە کە فرۆشرا بێتن دوای میگ-21 وەکو باسمانکەری F-16 بوو 4560 زیاتر. یعنی توانین بڵێن دوای ئەوەی کە مەسەڵەن F-16 و F-18 و F-35 و ئەوانش دەرکراون، F-15 هەر قورسایی و هەر قورسانی هەیە و ئاتوانێت ئاسمانت بۆ کۆنتڕۆڵ کات، تایبەتی ئێستا ناڵێن ئێران، بەڵام بکەویتە دژی وڵاتیە بۆ نمونە وەکو پاکستان هێزی ئاسمانی بەقووەتە، وەکو هیندستان، وەکو چین، تۆ F-15 پاڵانی بۆ شەڕی ئاسمان